ساڵی 2022 تێپەڕی، بەڵام ململانیە و دۆسیە ئاڵۆزەکانی کردە میراتی ساڵی نوێ بەبێەوەی ئاسۆیەک بۆ چارەسەریان دیار بێت. هۆکارەکەش کەڵەکەبوونی قەیرانە گەورەکانی زیاتر لە 30 ساڵی ڕابردوون لە سیاسەتی تاگڕەوانە و کەمکردنەوەی ڕۆڵی نەتەوە یەکگرتووەکان و چاوچنۆکی وڵاتانی سەرمایەداری بۆ زیاتر برسیکردنی گەلانی جیهان و تێکچوونی باری ئابووری وڵاتانی جیهان. ڕووخانی یەکێتی سۆڤێت و تێکچوونی هاوسەنگی سیاسەتی نێودەوڵەتی ئەو هەلە زێڕینە بوو کە ئەمریکا ویستی بە تاگڕەوانە بیقۆزێتەوە و بەبێ گوێدانە وڵاتانی دیکەی جیهان ڕێبەرایەتی سیاسەتی نێودەوڵەتی بکات. تەنانەت لەو پێشڕەویەیدا ڕۆڵی نەتەوە یەکگرتووەکان و یاسای نێودەوڵەتی تەواو بێهێز کرد. لە دوای جەنگەکانی ئەفغانستان و عێراق، جەنگی ئۆکرانیا یەکێکە لەو هۆکارانی وڵاتانی زلهێزی دیکە سیاسەتی خۆسەپاندنی واشنتۆن بەسەر گۆڕەپانی نێودەوڵەتیدا ڕەت دەکەنەوە. لە 20 ساڵی ڕابردوودا وڵاتی چین نەک هەر لە ڕووی بازرگانی و تەکنەلۆژیا و ئابووریەوە، بەڵکو وەکو کارکتەرێکی استراتیژی و سەربازی لە خۆرهەڵاتی ئاسیا و زەریاکانی هندی و ئارامدا دەرکەوت. هەر بۆی ئەمریکا ئەو وڵاتە بە مەترسی بۆ سەرهەژموونی هەمەلایانی خۆی لە قەڵەم دەدات، هەروەکو لە استراتیژی یاسایشی نەتەوەی خۆیدا لە تشرینی یەکەمی ساڵی ڕابردوودا تۆماری کرد. بۆیە بوونی ئەمریکا لە نزیکی سنوورەکانی ئەو وڵاتەوە مەترسی پێکدادانی سەربازی نزیک دەکاتەوە. مەسەلەی نەوت و گاز لە ساڵی ڕابردوودا زیاتر ڕۆڵیان ئاشکرا بوو، نەک هەروەکو سەرچاوەی داهات بۆ بەرهەمهێنەرانیان، بەڵکو بۆ بەکارهێنەرانیشیان. لە دوای جەنگی ئۆکرانیا و بەکارهێنانی وەکو چەکێکی کاریگەر، یەکەم جارە کارتێلی بەکارهێنەران دەردەکەوێت. لە بەرامبەری کارتێلی بەرهەمهێنەرانی وەکو ڕێکخراوی ئۆپیک و دەرەوەشدا، وڵاتانی ئەوروپا و گروپی حەوت بۆ یەکەم جارە نرخی نەوتی رووسیایان دیاری کردووە، بەڵام هێشتا ئاکامەکانی پێشبینی کراو نییە. قەیرانی خۆراک وەکو نەهامەتی بۆ وڵاتانی هەژار مەترسی قات و قڕی و برسێتیان لە جیهاندا بەرهەمهێنا، بەڵام ڕێکەوتنەکەی رووسیا و ئۆکرانیا بە سەرپەرشتی تورکیا و نەتەوە یەکگرتووەکان بە شێوەیەکی کاتی ئەو کێشەیان بۆ کاتێکی نادیار دواخست. بەڵام چەکی خۆراک لە داهاتوودا لە چەکە کۆکوژەکان مەترسیدارترە. لە ساڵی نوێدا و قەیرانانەی سەرەوە وەکو میراتی ساڵی پێشوو جیهان بەرەو دۆخی نادیار دەبن. لەوانەیە خواستی ناتۆ خۆراوا بۆ شکستی رووسیا و لەوێ شۆناردنی پەیام بۆ چین گەر بیەوێت ڕوبەڕوو ببێتەوە. وەکو هەمیشە دیمیتری میدڤیدیڤی جێگری ئەنجومەنی ئاسایشی رووسیا جەختی لەسەر دەکاتەوە دوور نییە جیهان تووشی جەنگی ئەتۆمی بکات.